ڕۆژی جیهانی لاوانە. لەم ڕۆژەدا زیاتر جەخت لە تواناکانی گەنجان دەکرێت و پرۆژەی نوێ دەخرێتە کار بۆ زیاتر خزمەتکردن بە چینی لاوان و دابینکردنی هەلی کار بۆیان. لەم ڕۆژەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبی نوێبوونەوە و داهێنان پاڵپشتی گەورەی گەنجانی کردووە کە ئەمەش تەواو لەم سەرکردایەتە نوێی یەکێتی ڕەنگی داوەتەوە. من دەتوانم ئەوەندە بڵێم کە دەستپێکی کارەکانی ئیمساڵمان دەستکردنەوەی با کار و چالاکیمان لەم ڕۆژەدا هەرچەندە زۆر نییە، بەڵام خۆی لە چەند چالاکیەکە ئەبینێتەوە و لێرەشەوە دەمێ ئەوە ڕاوگەێنم کە لە ئیمڕۆ بەدواوە هەر گەنج و لاوێک کار و چالاکیەکی هەیە یاخود بەهرەیەکی هەیە دەتوانێت نمایشی بکە، ئێمە دەتوانین هاوکاری بکەین. وبێتمان هەیە لە داهاتووە هەسیم بە کۆمەڵە چالاکی لەوانە، چالاکی تۆپی پێ، چالاکی شانۆیی، چالاکی مەسیقا. هاوکاری تەواویانەکەین لە هەموو ڕێیەکەوە بە نسبەت داراییەوە. هەموو مانگێ ئەوان بودجێ پارەی خۆیان وەرەگرن. وەکو ناوەندەکەمان ناوەندی وەرزش و لاوانی بابان دوو چالاکی ئەنجامەدەین بۆ لاوان. چالاکیەکمان یاریەکی دۆستانەیە لە نێوان لاوانی ناوەندەکەمان و زائیدەن لاوانی گەڕەکی ڕاپەڕین. و چالاکی دووەممان ڕۆژی چوارشەممەیە پێشەنگایەکی شێوەکاریە بۆ چەند لاوێکی ناوەندەکەمان. لێپرسراوی نووسنگەی سلێمانی ڕێکخراوی ئازادی لاوان ئاماژەی بەوە کرد هەوڵەکانمان چڕ دەکەینەوە بۆ پەرەپێدان بە تواناکانی گەنجان و لەم چوارچێوەدا یەکێتی چەندین ناوەندی تەرخان کردووە لە پێناو خزمەتکردن و پێگەیاندنی گەنج. ڕۆژێکی گرنگە هەموو تەمەنی کارکردنی خۆمان و کاری ڕێکخراوەیمان لە بواری لاواندا بووە. وەرزی نوێی چالاکیەکانمان دەکەوێتە دوای کۆتایی هێنان، کۆتایی هاتنی ئەم ڤایرۆسە و کۆتایی قەیرانی داراییەوە. ئینشاءڵڵا داواکارین بە زووترین کات هەم قەیرانی دارایی و هەم ڤایرۆسی کۆڤید-19 کۆتایی بێت و بەجێمان بێڵێت. لێرەوە پەیامی ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراندنی گەنجان و ڕەخساندنی هەلی کاری زیاترە بۆ گەنجان. پرۆژەمان هەیە لە وەرزی داهاتوو، پرۆژەی هونەری و ئەدەبین لەگەڵ پرۆژەی هەلی کار. لە ڕۆژی جیهانی لاواندا پێویستە خزمەتی زیاتر بە گەنجان بکرێت لە سەرجەم بوارە جیاوازەکاندا و دەرفەتی سەرخستن و هێنانە پێشەوەیان پێ بدرێت. بۆیە هەر یەکێتیش دەڵێت تا گەنج خزمەتی زیاتری پێ بکرێت کۆمەڵگەیەکی زوندوو دێتەکایەوە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.